وڵای ترەوە هاوڵاتیەکان وا لێکرد هەمووی لێ بۆ بە ئیسرائیل ئەم گۆشتە نازانم ساسۆ بازارتان چۆنە دوای بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوون بازار قۆرخە بە هەموو شێوەیە تۆزێن تروسکایی تیا بوو پێش ئەم نەخۆشی پەتا خوێنبەربوونەکە ئەویش نەما بەس زیاتر دەلالە دەکاتە یەک سەر بێ مەعاشی و دوو ئەم دەنگۆی دروست کرد لە بەرەوەی مەعاش خەڵک گوێ لە مەعاش نەبێ ئەم پەتا خوێنبەربوونە بێتە ئاراوە مەعاشەکەی بیرچێتەوە ژین ئەسڵ و ئەساسی نیە دەمێ ساڵەم کوشتە ئەم هەیە پەتا خوێنبەربوون هەیە بەس لە گۆشتان نییە لە حیوانە هەیە لەوانە هەیە کە خان هەیە و مەڕووماڵاتیان هەیە بەرکەوتی ئەوانەیە ئەژین وەکو گۆشت بۆ دکتۆرە بەڕێزەکان قسەیان لەسەر کردووە یەک زەڕە شێوازی هیچ مشکلێکی نییە گۆشت بەس ئەلێ بڕۆ ئەلێ من کار لە هاوڵاتیانەکەم گۆشت لە دەرەوەی شار مەکەن بە بێمۆر پشکنینی بۆ بکەن ئینجابیکردن وەکو گۆشت ترسی نییە هیچ نەخۆشیێکی پێوە نییە و لەم کاتەیە باشە وەساسۆ ئەم گۆشتی کە لای ئێوە هەیە لە قسەبخانەکانەوە ئەمە خاوڵاتی ترسی لەمەشەیە؟ نە وڵای ترەوە هاوڵاتیەکان وا لێکرد هەمووی لێ بۆ بە ئیسرائیل ئەم گۆشتە نازانم بۆ لەوە پێشوانە بووم پەتای خۆربوونمە ئەوەتی من بیرم بێ لەم بوارە ئیشم کردبێن پەتای خوێنبەربوونەوە بووە بەس بۆ لە نزیکی ئارفۆ ڕەجەژنی قوربانە ئەمە دروستە بێ نازانم تا چەندێک کاریگەری لەسەر بازارتان داناوە لە سا هەشتای دابەزیوە چۆنایی تۆ بر ڕۆژی 100 کیلۆ گۆشت بۆ فرۆشتایی سا 20 فرۆشی ئەویش خەڵکەی کرێ یا چاری ناچارە یا بە دڵڕاوچەوەی کرێ ترسێکی لەبەرە لە ئەیکرم ئەژین وەکو خەڵک ینی ترسی لێ هەیە لەم کاتە لەبەر ئەم دەنگوانە هەیە لە ئارا هەچەند دووری شەو ئەم شتە ڕاز نییە ئەگەر ڕاست بووە ئەوە کەرکووک 2 ڕۆژ 3 ڕۆژ داخرا کراوەتەوە ئیسا مدیری خەسخانی کەرکووک بەڕێزە کەناڵەش تا قسەی کردوتی من ڕۆژ نییە گۆشت نەخۆن ئێمەش ڕۆژ نییە گۆشت نەخۆین ئەم گۆشتە ترسی نییە بەس بواتان لە هاوڵاتی کرد ئاوام گۆشتی لێ بە بە ئاڵاتی ڕەش نازانم ئێوە داواکاریتان چییە؟ داواکاریمان ئەوەیە ئەگەر ئەم گۆشت ئەم نەخۆشیە بوونی هەیە لەم سلەیمانیە لە هەرێمی کوردستانە من خاس منتخەی سلێمانیە لەم بوونی هەیە مەرجەری سلێمانی داخەن وەک کەرکووک ئەگەر بوونیشی نییە خەڵک وشیارکەنەوە کەم گۆشت هیچ گومانێکی نیە هیچ ترسێکی نیە با خەڵک بکەوێتەوە سەر سکەی خۆی گۆشتی خۆی بکرێتەوە ترسی لە گۆشت و کەباب و مەت ئەموو شت نەبێ هەمووی قۆرق بۆ ئیسا لە کەبابخانەتەوە بیگرە لە مەت ئەمتەوە بیگرە هەمووی کە باسی گۆشت دەکەن زۆربەی کەس ئەڵێ من لە مێشما دەرم کردو جارێتام شتە بەلایە کاکەوێ هیوادارم ئەگەر ئەم گۆشتە بوونی ئەم شتە بوونی نییە خەڵک وشارکەنەوە بچێ بەدەم ئیشوکاری خۆیەوە خەڵکیش با تووشی زەرر نەبێ ئەگەر ئەزان بوونی هەیە دایخەن ئێمە مەمنونیانە بین دایخەن خەڵکی سلێمانی گۆشتخۆرن چۆن خۆیان پێشگیرێ قەزیە گۆشت ئەزانی چی تۆ گەشت شتێ بزانی بۆ نمونە کە دکتۆرە گوتی فڵان شت زۆر مەخۆن بە ئەمەل نایە تۆش نایخۆی هەمی لە هەمین باشترێ لە دنیا کەوتی زۆر مەیخۆ نایخۆی ساکە ئەمان گۆشتەکە شتەکان خستۆتە سەر ملی گۆشتەکە لە حیوانەکە بۆ نمونە لە پەتای خوێنبەربوونە باشە هەیە خۆ مەلاریمان لێ نییە ئەم پەتای خوێنبوونە دەمێ ساڵە هەیە بەس لە گۆشتان نەبووە ئێمە پێش سەربڕین و دوای سەربڕین دکتۆرە بەڕێزەکان پشکنینی بۆکەن لقاحی بۆکەن ئەگەر شتێکی وابێ شەرمی لە منوتۆنی ڕێک و پێک حیوانەکە فریا و دکتۆرە لە قەسابخانەیە اینجا دوایەوە 14 سعات دەخرێتە بەرادی قەسابخانەوە اینجا بە بەرادێتەوە بۆ سلێمانی کولی یەکێک لە ئێمە وەریەگرینەوە تا بە مۆری بەنزەری سلێمانی و ئەگەر ئەم شتە گومانی تابێ مەزەرەکە داخرێت خۆ شەرمی لە منوتۆ نییە خۆمە ئێمە خۆمان داوای ئەوەکەین ئەم شتە بوونی هەیە دایخەن باشە کاگاسۆ ئەمڕۆ تام ساتە چەند کیلۆ فرۆشتۆ تهدید ناکرێت بەس بازار ئەرزم کردی نییە خراپە کاریگەری لەسەر نرخیش دانەناوە ئەمە نرخ نییە ئیسا تۆ بۆ مناو گۆشت بە 22 با بە 20 بیان بە تۆ کە تۆ نەوێری بیکری بە چێ یا پارە و پێنە بە بیکری بە چێ بە 2 دینار کاریگەری دانەناوە ئەوە لە ڤایرۆسەکە خراپترە باوەڕکە ئەو دابشکردنی موچێ لە ڤایرۆسەکە خراپترە کە باسیەکەن بۆ ئەی لەبەرەوەی کەس پارەی پێ نییە تۆ پارە و پێ بخوا بۆ ڕۆژەنەکان نەخۆش بی علاجی خۆ دەکەی بە پارە کاچیتە لای دکتۆر شتێک گۆرەگری خۆ بەس کە پارە و پێ نەبوو لە ماڵەوە کەوی چی لێ بالێ بێ ئەمیش وای لێ هاتووە